بسم الله الرحمن الرحيم. خۆشەویستان دیارە سەردانیکردنی نەخۆش دڵنەواییکردنی نەخۆش لە خزمەتبوونی نەخۆش خوای گەورە سوبحانەوە وتعالە دەڕێی پێغەمبەر صلی الله علیه و سلم پاداشێکی زۆر گەورەی دیاری کردیە. دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکێک لە مافەکانی مسلمان بەسەر مسلمان ئەوەیە کاتێککە نەخۆشکەت عودتەه دەی بچیت چەند جار سەردانی بکەی و زیارت بکەیت. تەبەن ئەوەش بەپێی ئادابی شەرعی خۆی کە شەرع کات و وەخت و دانیشتنەکەشی دیاری کردیە. وەدەفەرمێ ئەوەی سەردانی نەخۆشێ بکە ئەگەر بەیانیەکەی بچی هەتا ئێوارەی دەکات و 7,000 مەلایکەت ئەو هەدەستە و دوعا بۆی ڕاوەستاون دوعای خێری بۆ دەکەن و ئەگەر ئێوارەکەی چوو هەتا بەیانی دەکاتەوە 7,000 مەلایکەت لە خواوە داوای خێر لە بۆ ئەو کەسەی دەکەن. بۆیە زۆر پێویستە ئینسان بچێت دەکرد نەخۆش کە دەچێت نەخۆش هەم داوا بکە لە نەخۆش دوعا دۆکە لەبەرەوەی پێغەمبەر دەفەرمێت صلی الله علیه و سلم دوعای نەخۆشی وەکی دوعای مەلایکەتی وایە و هەم بەخۆشە دوعای لە بۆ نەخۆش بکە چۆن پێغەمبەر دەفەرمێت صلی الله علیه و سلم ئەگەر شوێکن نەخۆشی دوعات لە بۆ نەخۆش کرد ئەلۆ شوێنە خوای گەورە لەوەیە دوعاکەی بۆ خۆی قبول دەکا. ئومێدەوارم خوای گەورە شیفای نەخۆشی هەموو لایەکان ماکمەمان بدا و سەبووری بە خەوانەوە و کە سوکاری بدەوە پاداشتی ئەو کەسانش بداتەوە چ بەکو دکتۆر و پەرستیار و هەموو ئەو کەسانەی کە لە خزمەت نەخۆشەکاندان. تەقان لێرەوەش بە پێویستی دەزانم سپاس و پێزانینی خۆم و تەواوی خەلکی و بە تایبەتی ئەوانەی کە سەردانی نەخۆشخانی میهرەبانی دەکەین بکەین و دەستخۆشی لە برای بەڕێزمان دکتۆر دێر و تەبایەوی دکتۆرە بەڕێزەکان و پەرستیارەکان و هاوکارانی بەڕێزیان دەکەین کە لەو خزمەتەی لێرە پێشکەشی بە خەلکی دەکەن لە ئیستیقبالێکی جوان لە ڕۆژی خۆش لە داشکاندن کە ئەوەی کە دێت ئێرانە ماشەڵڵا هەست بە سەکینەت دەکا بە معنای کەلیمە هەست بە میهرەبانی دەکا. ئومێدەوارم کە ئینشاءالله میهرەبانی لە ناومان زۆر بی خەلکی میهرەبان دکتۆری میهرەبان پەرستیاری میهرەبان خێرخوازی میهرەبان خوای گەورە پاداشتی ئەو بەڕێزانە ئێرە بداتەوە هەموو ئەو کەسانێک کە هاوکارن و دەعمیان دەکەن و لەگە تەواوی هەموو کەسانێک کە لە خزمەت خاک و خەڵک و دین و دنیای ئەو خەڵکەی دانا. میهرەبانی دڵسۆزی و لێزانی